تایبەت بە گرنگیدانی لایەنی پەروەردەیی منداڵەکانمان هەروەها دابەشکردنی کاتەکان بۆیان و کەمکردنەوەی بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان لەگەڵ بەڕێز ئالان عەلی ساڵح ڕێنماییکاری پەروەردەیی گفتوگۆ دەکەین کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیەکە گالان بەخێر هاتی سوپاس بۆی کە ئامادەی جژنتان پیرۆز بێ سوپاس کە بەم جژنە هاتوونەتە ئێرە ئەرکتان کێشاوە پێمان بڵێ ئێمە چۆن بتوانین کاتەکان بۆ منداڵەکانمان دابەش بکەین و منداڵەکانمان چۆنم ئامێرە زیرەکانە بەکاربێنن. بەڵێ بەناوی خی گەورە سەرەتا پیرۆزبایی جەژن لە جەنابتان و کارمەندانی کوردستان 24 تەواوی کوردستان پیرۆز دەکەم و ئومێدەکەم جەژنە بێتە مای خۆشی بۆ گەشت گەلی کورد. بەنسبەت ئەم بابەتەی کە جەنابتان باستان کرد بابەتی گەرمی ناو خێزان و کۆمەلگایە بەڕاستیەکەی بەداخەوە ئێمە ئەم بابەتە نزیکەی 12 ساڵەکە سوشیال میدیا بە تەواوەتی هاتوۆتە ناو کۆمەلگای کوردی نەمانتوانیەوە بە شێوازێکی زانستی بە شێوازێکی باش هەم خۆمان و هەم مناڵەکانمان سوودی لێ ببینن بۆ بینین لێرە و لەوێ لە خێزان لە کۆمەلگا لە قوتابخانە ئەو بەرکەوتانی کە سوشیال میدیا و بابەتانی کە مناڵانمان هەتا گەورەکانمان بەرکەوتیانە بێ لە بابەتی سوشیال میدیا نەمانتوانیەوە بە شێوازێکی باش دەورمان هەبێ یاخود خێزانەکان کاریگەریان هەبێ بۆ گرنگە ئێمە هەوڵ بدەین ئەم بابەتە مناڵەکانمان دوور بخەینەوە لەبەرەوەی زۆربەی زانایانی دەروونزانی دڵی ئێمە ببوورە کاگەران کە دڵی ئێمە وەکو پەروەردە قسەم بۆکەوە یاوەکو دایک و باوک هەمومان وەکۆی گشتی کۆ پرسیارێکم هەیە دواتر لێت چونکە لەبەرەوەی ئەمەش مناڵمان هەیە ئەمەش ئەزانین بابەتەکە چۆنە هەم قوتابخانە هەم دایک و باوک بەس بۆ خۆی ئۆتۆماتیکیان دایک و باوک زیاتر لەو بابەتە ئەبێ دەوری هەبێ لەبەرەوەی کە زۆرترین کات مناڵەکە لای ئەوە بەداخەوە ئێمە دایک و باوکانمان ئایپادێک یاخود مۆبایلێکی زیرەگەیاتە دەست مناڵەکەی بۆ ئەوەی کە بێدەنگیکە لە ژوورێکە لە قوشبنی دیوارێکە لەبەرەوەی کە ئیتر بێدەنگ بێ ئەمە کاریگەرێکی زۆر خراپی وەکوتم زانایانمان زانایان دەروونزانی ئەم بابەتیان پۆڵین کردووە قۆناغی فێرکردن فێربوون قۆناغی پێش فێربوون کە ئەم مناڵانەی بابەتی سوشیال میدیا چ کاریگەریان لەسەریانەیە دوای چ کاریگەریکی لەسەریانە بەداخەوە ئێمە نەمانتوانیوە ئەم قۆناغانە خێزانەکان و هەتا ڕێنماییکاران و توێژەران و هەتا دایک و باوک و هەتا پەروەردەش نەمانتوانێت بە شێوازێکی زانستی ئەم بابەتە بۆ مناڵەکانمان و بۆ جالێرە بۆ من زۆر گرنگە کاگالان بپرسم ئەم هۆشیارکردنەوەی ئەرکی کێ چونکە بیرمان نەچێت تەکنەلۆژیا و سوشیال میدیا شتێکی تازەیە بۆ ئێمە و بەرکەوتنێکی خێرامان هەبوو لەگەڵیا ئەوەی کە خۆ دوتت ئێمە گەورەکان نەمانتوانیەوە بە شێوەیەکی تەندروست مامەڵە بکەین جاجکات بگات بە مناڵەکانمان ئەم هۆشیارێت چۆن بڵاوکەینەوە ینی ڕۆژ بە ڕۆژ هەمووان قسە دەکەین و بەڵام کردار نابینین لە ئەرزی واقعدا بۆ خۆی ئەگەر بیتە سەر ئەم هۆشیاریە ئیشی لە منەوە دەست پێکا لە تۆژەرانی کۆمەڵایەتی و ڕێنماییکاری پەروەردەیی لە میدیا دەورێکی زۆر کاریگەری هەیە لە کۆمەلگا لە خێزان ئێمە ئەبێ بەداخەوە بینین خێزان هەیە دایک و باوکە بۆ خۆی وابەستەی ئەم بابەتەیە و ئەم سوشیال میدیا و ئەم ئایپاد و ئەم بابەتانی کە لە سوشیال میدیا هەیە بۆ ئێمە گرنگە قوتابخانە لە قۆناغی بنەڕەتی زۆر گرنگە مامۆستایانمان ڕێنماییکاران پەروەردە مامۆستایانی ئاینی لە مینبەرەکانی مزگەوتەکانەوە ئەم بابەتەمان کردووە جان کام لەم هەنگاوانەمان کردو ئەوەی تۆ باسیەکەی ئەم ئەرکانە کێ کردوێت هەنگاو کراوە با من پێت بڵێم بەڕاستی توێژەران و ڕێنماییکاران لە ناوەندەکانی خوێندنە ئەم ڕۆڵیان بینیوە بەڵام بەتەنیا ناتوانن ئەم بابەتە یعنی کاری لەسەر بکەن چونکە لەبەرەوەی زۆرترین کات مناڵەکە لە خێزانە پەروەردەش بە هەمان شێوازێ من نەڵێن وڵا پەروەردەش یەکێ هەنگاوەکە لەگەڵ چێ بەکارێنێ لەگەڵ مامۆستایان و ڕێنماییکاران و توێژەرەی کۆمەڵایەتی هەتا خودی دەستەی کارژێڕی و قوتابخانەکانی باش کاگالان شتێک زۆر لای من بۆتە پرسیار چونکە ئێمە بە حکمی ئیشەکەمان ڕۆژانە ئێمەش بەر هاوڵاتیان و دایک و باوکانەکەن بەجار بۆ خۆشمان دایک و باوکین زۆر بەرگۆم ئەکەوێ دایک و باوکان دەڵێن من 9 مانگ ئەوەندە ڕۆژ مناڵەکەم لە خوێندنایە لە پرۆسی خوێندنایە و لە ناو پۆلێکی داخراوە چ پێویستەکە من لە هاوینە بینێرمە خولێکەوە بۆی کە شتێکی دیکە فێر بێ وازی لێ بێنن بە ئەو 3 مانگە لە ماڵەوە ئیسراحەت کا و پشووی خۆی وەرگێ کامیان تەندروستە ئەگەر ڕێی تایبەتی خۆم دەوێت من وەکو پەروەردەیی لە تۆی من بۆ خۆشم هەمان ڕەمەیە بەس نەک لە ماڵەوە دای بنێم و ئایپادێکی بەمەدەست منەڵم 9 مانگ مناڵەکە خەریکی بابەتی زانستی و پەروەردە و فێرکردن لە قوتابخانە پێویستە ئەم 3 مانگەی لەبەردەستمانایە بۆ پەروەردەکردنی مناڵەکانمان لە بابەتی پەروەردەی هونەری لە بابەتی پەروەردەی وەرزشی ئێمە بیان نێرین بەم بابەتانەوە مەشغوڵیانکە بە بابەتی کۆمەڵایەتیەوە نەک بیبینە پۆلێکەوە بە هەمان شێواز بەداخۆ زۆربەی دایک و باوکانمان مناڵەکانیان ئەبەنە شوێنێکەوە لە
بابەتی فێربوونی زمان هەرچەند گرنگە بەڵام تۆ ئەبێ بزانی تاچەند کاریگەری دەبێت لەسەر ئەم مناڵە لەسەر فکر و هزری ئەم مناڵە نەک ئێمە هەر تۆ ساڵێکە 9 مانگە ئەم مناڵە هەر بە زانست و زانیاری ئاخرین بە مێشکە ئەبێ نەفەسێکیشی بینێ نەفەسەکە ئەم ماوەیەم 3 مانگە کەیاومانە پێی ئێمە بابەتی تەرفیهی هەیە پێویستە ئەگەر نەشتوانین توانەمان نەبێتەوە دایک و باوک بۆ خۆی توانێت لە بابەتە کۆمەڵایەتیەکان هاوکار بێت لە مناڵانە بردنە دەرەوەیان بۆ باخچەکانە و بردنە دەرەوەی بۆ شوێنە تەرفیهەکان باشە ئێمە زۆر گرنگە ئێستا بەرلەوەی لەگەڵ بەڕێزت گفتوگۆ بکەین وازام خۆشت هەر بینەر بووی هاوکارمان شەیما راپۆرتێکی بۆ کردبووین چووە ناو مناڵەکانەوە کۆمەڵێک مناڵمان بینی لە گەڕەکەی خۆیانە یاری تۆپیانە کرد تۆپانەیانە کرد ئەمە ئاسایی نییە بۆ مناڵ ممارەسەی حەزی خۆی بکات خۆی بەدڵنیاییەوە ئاساییە بەڵام چ جای ئەوەی لە شوێنێکی پەروەردەیی یا بێت فێرکردی وەک لەوەی کە لە خۆتەزانی لە کۆڵانێک کاکە مناڵان چۆن ئەرکی حکوومەت چیە لەو نێوەندەیە کاگالان بۆ دەپرسم چونکە ئێستا ئێمە زۆرینەی خولەکان زۆرینەی ئەو شوێنانی کە حەزی مناڵەکانمانە دەستی بۆ بین تایبەتە بە پارەیە لە بەرامبەر داوای پارە ئەکات ڕەنگە بڵێک نەتوانین ئەرکی حکوومەت زۆر ناوەندی هوەری وەرزشی زیاد بکە پێشتر ئەم بابەتانە هەبووە ئەم شوێنانە هەبووە بەڕاستێکی بەداخەوە ئێستا هەموو بۆتە کەرتی تایبەت و بۆتە شوێنی تایبەت کە بڕەپارەیەکی زۆر ئەجنە پێشتر ئەو شوێنانە هەبووە بابەتی موسیق و هوەر هەبووە بابەتی وەرزشی هەبووە گرنگ ئێمە مناڵەکانمان هان بدەین یاخود دەستیان بگرین من بۆ خۆم لە تەمەنی مناڵیە لە شاری سلێمانی نادی سیروان هەبووە ینی وەرزشی سیروان لەوێ نزیکە 8 ساڵ باسکەم کردووە کە خێزانەکەم منی برۆتە ئەوێ گرنگە ئێمەش هەوڵ بدەین لە شوێنێکی ئاوا ئەوەی کە باسیەکەی مناڵان شوێنیان نییە بەداخەوە لە شوێنێکە لە بەردرگای ماڵێکە لە ساحەیەکە کە هەمووی خۆڵە ئەوەش بۆ نمونە نەفەسەکە کەمەکاتەوە بەڵام ئەگەر ئێمە بمانێت زیاتر سوودی لێ ببینین مناڵانمان دوورکەونەوە لەم بابەتە ئەلکترۆنیە گرنگە هەم حکوومەت ناوەندە هوەری وەرزشیەکان زیاد بیکاتەوە هەم خێزانەکانی زیاتر پەرەی پێ بدەن بەڕێز ئالان عەلی ساڵح ڕێنمایی کاری پەروەردەیی سوپاس بۆ ڕێنماییەکانت دەست سپاس بۆ ئێوەش.